دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق و بڕیارەکانی دادگای فیدرالی لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسای دەستووری و مامۆستای زانکۆی سلێمانی گفتوگۆی زیاتر دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. لە دوای دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراق دادگای فیدرالی دوو بڕیاری دەرکرد. یەکەمیان وتی کابێ بە ئامادەبوونی دوو لە سەرسەی پەرلەمانتارانی عێراق دانیشتنەکەی ئەمڕۆ بەڕێوە بچێت و دووەم ئەوە بوو کە بڕیاری خۆبەربژێرکردنی و شارزێباری ڕاگرت. ئەم دوو بڕیارە چ کاریگەریەکیان هەبوو لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق؟ بەڵێ ئەم بڕیاری کە کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرکۆمار پێویستە کە بە دوو لە سەرسەی ئەندامان ئامادە بن. واتە 220 ئەندام دەبێ ئامادە بێ. ئەگەر 220 کەس ئامادە نەبێ ئەندام ئەم کۆبوونەوەی ناکرێت. کەواتە بەم بڕیارەی دادگای فیدرالی یەک لە سەرسەی پەخەری دا دەست لایەنە سیاسیەکان ثلث المعطل، یعنی هەر لایەنێک مەسەن لایەنی ئیتاری تەنسیقی یا لایەنی سەدر و هاوپەیمانەکانی ئەگەر نەیانەوێت کۆبوونەوەکە بکرێت زۆر بە ئاسانی دەتوان کۆبوونەوەکە پەکبخەن نەکرێت. ئێمە لە قولەکانی پێشتر بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار ئەم شتە نەکرا، ئەمەی مەسەن کە ئیلا بین کۆبوونەوەی سەرۆکۆمار بە دوو لە سەرسێ بێ. ئەم قسە نەوروژێندرا، بەڵام هەر سێ خولیش لە خولی یەکەم نەبێت کە خوا لێ خۆش مامزەلات بە زۆرینەی دوو لە سەرسێ دەرچوو یەکەم زار. خولەکانی تر جاری دووەم زەلاوی مامزەلال و ئەوانی تر و هەمووی بە زۆرینەی سادە دەرچوو، واتە بە دوو لە سەرسێ دەرنەچوو. بەڵام ئەم جارە هەم لایەنەکان پێش ئەحداس کەوتن، هەم دادگای فیدرالیش ئەم بڕیارەی دەرکرد کە هەموو وای کرد بەڕاستی ئێمەی خستە مەعزەقێکی دەستوریەوە لە عێراق، ئێمەی خستە تەنگژەیەکی دەستوریەوە. ئەگەر وانە بواە چکە بۆ خۆی نەسەکە وازیحە، لە کاتێک کە نەز وازیحە پێویست بە تەفسیر نییە، بەڵام کە نەز وازیح نەبوو ئەو وەختە دەقی دەستوری وازە نەبوو پەنا دەبێت بۆ دەستور، پەنا دەبێت بۆ دەستور. لەبەرەوەی یەک مادەی دەستوری کە باز لە نیسابی کۆبوونەوەکانی پەرلەمان دەکات مادەی 59، بەڵام ئەو مادەی کە محکەمەی فیدرالی پشتی پێ بەستووە فەقەرەیەکی بەرگەیەکی مادەی هەفتەیە تەنیا کە باز لەوە دەکات دەڵێ سەرۆکی کۆمار بە دوو لە سەرسەی دەنگ هەڵدەبژێرێ. لە بەرگەی دوو دەڵێ ئەگەر هیچ یەکێک ئەم زۆرینەیە نەدەستنێهێنا ئەوە لە جەولەی دووەم ڕکابەرچێ لە نێوان دوو کاندید دەکرێت کە زۆرترین دەرجیان هێناوە لە جەولەی یەکەم. ئەگەر بەرگەی دووەم نەبووە لە مادەی هەفتە ئەمە تەحصیل حاصل بوو، یعنی دەبوایە دوو لە سەرسێ ئامادە بن. بەڵام مادام بەرگەی دووەم هەیە، بەرگەی دووەم بایەخی یاسایی نەهێشتوێتەوە بۆ بەرگەی یەکەم تا تۆ پێداگیری لەسەر ئەوە بکەیت کە دوو لە سەرسەی ئەندامان حازر بن. گرنگ ئەوەیە نیسابی کۆبوونەوەکە حازر بێ. ئێمە دەڵێن 165 کەس زیاتر بێ، کەمتر نەبێ، نیوەی ئەندامانی پەرلەمان زیاتر ئامادە بێ. ئیتر ئەو وەختە ئەگەر هەڵبژاردنیش کرا بۆ سەرۆکۆمار، ئەگەر 170 کەسیش ئامادە بوو بە پێی بەرگەی یەکەم هیچ یەکێکیان دوو لە سەرسێ ناهێنێ. ئەو وەختە دەچینە قۆناغی دووەم، لە قۆناغی دووەم کام دوو کاندی زیاترین دەنجیان هێنا دەکەونە بەرامبەر یەک، ئەوەی زیاتر دەنج بێنێ لەوەی تر ئەگەر بە دەنجێکیش بێ ئەوە دەرەچێ. بەڵام ئەم جارە شتەکە محکەمەی فیدرالیش بە پێی لێکدانەوەکەی خەوت کە بەڕاستی لێکدانەوەکەی محکەمە من ڕێزم بۆ هەیئەی دادگاکە هەیە. بۆ ئەمڕۆ کۆبوونەوە ناکرێ؟ ئەمڕۆ کۆبوونەوە بە بڕوای من ناکرێت. من پێش وەختی پێشتری زووتومە، یعنی لەبەرەوەی یەک لە سەرسەی پەخەریدا دەستلایەنەکان. هەتا کەی دەتوانرێت کۆبوونەوە نەکرێ؟ ئیتر ئەمە بەداخەوە عێراقە، یعنی کۆمەن لە ئێستانیە لە 2005 وەکو پێویست پابەند بە دەستور نابین بۆ نمونە 2000 هەڵبژاری 2009 ئەمانە جەلسەی مەفتوحە بۆ 6 مانگ ڕێگە پێدراوە کە کۆبوونەوە نەکرێ. بڕیارێکی دادگای فیدرالی هەیە، ئەڵێ یەک دوو بڕیاری هەیە لەسەر ئەو ماوانەی کە لە دەستور دیاری کراوە کە دەڵێ مەسەن پەرلەمان دەبێت لە ماوەی مانجێک لە یەکەم کۆبوونەوەی سەرۆکۆمار هەڵبژێرێ. سەرۆکۆماریش کە هەڵبژێرا دەبێت لە ماوەی 15 ڕۆژ کاندیدی گەورەترین لیست تەکلیفکا بۆ پێکەنانی حکوومەت. بەڵام ئەم بڕیارەی دادگای فیدرالی کە ژمارە 50 کەوابزانم ساڵی 2010 دەرچووە، دەڵێ ئەم ماوانە ماوەی سقوط دین، ماوەی ڕێخستن، مودەی تەنزیمین، نەک مودەی سقوط. واتە ئەگەر مودەکە بەسەر چوو سەرۆکۆمار هەڵنەبژێرا هیچ ئەسەرێکی نابێ، هیچ حکومێکی ناکەوێتە سەر، ئاساییە. و لە مادەی 130 کە وەختی خۆی لانە عەرەبەکان دایانوت ئەم مادەیە لە 2007 جێبەجێ نەکراوە کەواتە سقوطی کردووە. محکەمە دیسان بڕیارێکی دەرکەوتی ئەم ماوەیە کە لە
بۆ جێبەجێکردنی مادەی سەوسل دانراوە ماوەی سقوط نییە بەڵکو ماوەی تەنزیمە و مادەکە سقوتی نەکردووە سقوط ناکە بۆیە ئێمە ئەم بڕیارەمان هەیە بەسەرچوونی ئەم ماوانە کار لە پرۆسە سیاسەکە ناکە بەڵام ئەم یەک لە سەرسێ پەکخەرە کە مەحکەمەی فیدرالی داهێنا بەو بڕیارەکەشی بە پێی مادەی 94 دەبێت هەموو لە سەڵاتەکان پێوەی پابند بن مولزەمە تانەی لێ نادرێت ئەمە وای کرد کەوا نەتوانرێت کۆبوونەوە بکرێ تا لایەنەکان نەگەنە ڕێککەوتن نەگەنە تەوافق واتە دەبێت بگەڕێنەوە هەمان سوارگۆشە یەکەم کە جارەکانی تر پەرلەمە ئەم جارە نیاز وابوو کە زۆرینەی پەرلەمانی حکوم بکە زۆرینەی پەرلەمانی هەبێ وەکو بنەمایەک لە سیستەمی پەرلەمانی چکە لە سیستەمی پەرلەمانی بەڕاستی زۆرینە حکوم دەکا ئەوەی تەرەفەکەی تریش دەبێت بە معارەزە بەڵام بەداخەوە لە عێراق هەموو خولەکانی پێشتر هەموو لایەنە سیاسەکان بەشدار بوون لە حکومەتی تەوافقی بوو ئەم حکومەتی تەوافقیە خەڵکی عێراق و لە کوردستانی ئەمە تەجروبەیەمان هەیە معارەزەیەکی کارامان نەبووە کە بەشدار نەبێت لە حکومەت و ڕقی بێ بەسەر حکومەتەوە لە هەرێمیش و لە عێراقیش ئەمە زەرری لە خەڵک داوە بۆیە زۆر شت هەبووە چاوپۆشی لێکراوە هەر بۆ نمونە مەسەن ئەم کەیسە ئەگەر وەختی خۆی لە 2016 کە ئیستیجوابی هوشیار زێباری کرا لە پەرلەمان متمانەی لێوەرگیراوەتەوە یەک لە بەندەکانی اختصاسەکانی محکەمەی فیدرالی دەڵێ محاکەمەی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و وەزیرەکان تێگەیشتی بەڵام ئەمە کە ئەگەر گەندەڵی هەبووە چی هەبووە داوای لەسەر بووە ئەم قەزیە لە 2010 بۆ هێگدا نەکراوەتەوە تا ئێستا کە ئەمەش بەڕاستی وا دەکا قەزای عراقی بکەوێتە ژێر پرسیارەوە چکە تۆ کابرا ئەم نووسراوێک محکەمەی دادگای فیدرالی کەرە نووسراوێکی ئاراستەی دادگای فیدرالی کردووە لەسەرەوەی کە ئەمری ئیستیقدامی بۆ دەرچوە بەڵام ئامادە نەبووە ئێمە کە تاوانبار ئامادە نەبێ تۆمەتبار ئامادە نەبێ بە غیابی حکوم دەدرێ ئیجراعاتی قانونی بۆ دەکرێت و بە غیابی حکوم دەدرێت کەی هات دەتوانێت ئەتراز لەسەر حکومەکە بگرێت ئەمانە هەموو پرسیار لەسەر بەڕاستی بێلایەنی و سربەخۆی دەسەڵاتی دادوەریش لە عێراق پرسیار دەکات چکە ئێمە پارێزەری دەستورەکە دەسەڵاتی دادوەریە بە تایبەتی محکەمەی ئیتحادی فیدرالی محکەمەیەکە بڕیارەکانی کۆتاییە بڕیاری کۆتاییە و دەبێت هەموو دەسەڵاتەکانیش پێوەی پابند بن یعنی دەبێت محکەمە دەورێکی پیرۆستر بینێ لەو دەورەی ینی نێ هەوڵ بدا نەکەوێتە ناو مەعمعی ئەو سراع سیاسی کە ئەمڕۆ لە ساحەی کوردستاندا هەیە وەزعەکان بتوانێت بە پێی بۆچوونەکانی خۆی بۆچوونە دەستوریەکانی خۆی هێور بکاتەوە دوایی محکەمەی دەستوری محکەمەی ئیتحادی وەکو محکەمەیەکی دەستوری کە دێت تەفسیری دەستور دەکات مەفروزە تەفسیری بۆ هەر مادەیەکی دەستوری یعنی بە شێوەیەکی فقهی بێ تەفسیر تۆ وەک شارەزایەکی دەستوری چۆن ئەم بڕیارەی دادگای فیدرالی بۆ ڕاگررتنی بربژێربوونی و شارزێباری لێک دەدەیتەوە ئەمە هەموو بەپێی قانونی مرافعات کە مەرجە بۆ ئەوەی محکەمەی ئیتحادی فیدرالی لەسەری بڕوار چەند نیزامی داخلی خۆی هەیە بەڵام ئەگەڵ هەندێک شت لە نیزامە داخلیەکە نەبوو بۆ هەیە بگەڕێتەوە سەر قانونی مرافعات لە قانونی مرافعات ئەمە قەزای ویلایی قەزای مستعجلمان هەیە لە هەندێک حالت کە پێویست دەکات داوا کراوە بە پێی داواکە محکەمە بڕیاری لێدراوە محکەمە بڕیاری داوەکەوە کاندیدبوونی ڕابژیرێ لە ناو پەرلەمان تاوەکو کەیسە ئەسڵیەکە کە ڕۆژی 2 مانگ تەقدیم کراوە یەکلا دەکرێتەوە لە دادگای فیدرالی باڵا بەڵام یەکلاکردنەوەی ئەم کەیسە لەوانەیە کەیسە ئەسڵیەکە یاخود ئەوەی کە لە دادگای کەرخە لەکۆڕینەوەی کەرخە لەوانەیە کاتی پێویست بێ لەوانەیە کاتی پێویست بێ و ئێمەش ئەزانین ینی متهم خۆ تاوەکو کەیسەکەی بەسەر دانیشتنی پەرلەمان ناکرێت تاوەکۆم کەیسەیەک لای نەکرێتەوە مەرج نییە ینی ئەم کەیسێکە تایبەتە بە کەسێک تایبەتە بە شەخصەیە لە کاندیدەکانی سەرۆکایەتی بەسێکێکە لە بربژێرە بەهێزەکان هەر چۆنێک بێ هەر چۆنێک بێ لەوانەیە مەسەن ئیتریش ئەگەر ئەوە بێ مەسەن شتیان لەسەر دروست بکرێ یاخود لە هەیئەی نەزاوە ئەوانە بگەڕێنەوە سەریان شتیان لەسەر هەر کەسێک بێ ئایا کاندیدێکی بەهێزە یا کاندیدێکی ناسراوە یان ناسراوە گرنگی نییە ئەمە تایبەتە بەو کاندیدەوە بەڵام پرۆسە سیاسیەکە کۆبوونەوەی پەرلەمان عێراقی بەوەیە تا چەند دەتواندرێ ئەم 220 ئەندامە ئامادە بن ئەگەر 220 ئەندام بەسەرەوە ئامادە نەبێت کۆبوونەوە پەرلەمان ناکرێ ناتوانین سەرۆک کۆمار هەڵبژێریت یعنی ئەگەر 219 ئەندام ئامادە بێ ئەم کۆبوونەوەیە نیسابی قانونی تەواونی و ناتوانین سەرۆک کۆمار هەڵبژێرین بۆیە ئێستا ئەمە
وەسیلەیە کە بەدەست لایەنە سیاسەکانەوە بەدەست لیستە ڕکابەرەکانەوە هەر لایەنێک دەتوانێت مەسەن کۆبوونەوەکەی پەرلەمان پەکە ئەگەر بزانی لە زیانی ئەوە بە زیانی ئەو دەشێتەوە بۆیە بە بڕوای منیانی لە 2000 ناچار دەبن لایەنە سیاسەکان کەوا پەنابەرن بۆ تەوافقێک لە تەوافق لەسەر ئاجا کاندیدێک لەنا ئەو کاندیدانەی کە ئێستا کە هەیە قسە لەسەر ئەوە دەکرێت دەرگای بربژێر بوون بکرێتەوە جارێکی دیکە بۆ بربژێری دیکە خۆی مادام ئێمە دەرگای بربژێرمان کردەوە کاندیدەکان ئەعلان کران لە ئەنجومەنی نوێنەران تەواو و پێویستە هەڵبژاردن بکرێت بۆ ئەمانە بەێمە بەبێ خۆ ناتوانین جارێشتر کە هەڵبژاردن ئەنجام دەدەین دیسان دەرگای خۆ بەڵاوتن بکەینەوە چکە دەبێت تۆ سەبەبت هەبێت کە دووبارە دەیکەیتەوە دەبێت سەبەبی قانونی هەبێت کە دەیبکەیتەوە لەبەرەوەی ئێستا ئێمە زیاتر لە 25 کە بربژێر هەیە کاندید هەیە پێویستە هەڵبژاردن بکرێت لە نێوانیاندا بەڵام ئەگەر تەوافقی لایەنە سیاسەکان بەیانی ڕێکەوە لەسەر ئەوەی جارێکتر دووبارە دەرگا بکرێتەوە بۆ خۆپاڵاوتن بە بڕوای من لە وڵاتە هەموو شتێکواری لە و زۆر ئاساییە لەبەر ئەوەی واقع سیاسەکە زاڵە بەسەر واقع دەستوریەکە واقع سیاسەکە زاڵە بەسەر واقع دەستوریەکە بەس باشتر وایە کەوا ئەو پێشێرکاریە دەستوریانە نەکرێ بەڕاستی لە ئەو بربژێرانەی کە هەیە لە میانەی ئەمانە مەسەن هەڵبژاردن بکرێت جارێکتر مەجاری ئەوە نەدرێ مەسەن کە پاڵاوتن بکرێتەوە بەس بە بڕوای باشە بەڵام بەڕێکەوتنی لایەنەکان دەکرێت جارێکی دیکە ینی ئەتوانن کە دەرگای بربژێر بوون بکەنەوە ئەگەر لایەنەکان ڕێککەون لەسەری بڕوای من ئاساییە لەبەرەوەی هەرچەندە پێشێرکاری دەستوریە بەڵام زۆر جار دەستوریان پێشێر کردووە لایەنە سیاسەکانی عراقی پاش ئەوەی لە پێناو ئەوەی کەوا گەیشتوون بە ئیتیفاقێک چکە دەستوریش ینی ڕاستە مەسەن کەدانراوە و دەبێت پێوەی پابند بین بەڵام دووبارە لەوانەیە پەنابەرنەوە بەر محکەمەی اتحادی تەفسیرێکیان بۆ بکە بڕیارێکی دەرکە بۆی کەوا دەکرێت دووبارە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە لەوانەیە دەبێت پەنابەرنەوە بەر دادگای فیدرالی بەڵام مادام ئێستا خەڵکێک خۆی کاندید کردووە کاندیدەکانی ئەلان کراوە بە بڕوای من دەبێت هەڵبژاردن بکرێت لە نێوان ئەمانە هەڵبژاردن بکرێت ئەگەر ئەنجا بە هەر هۆیە کەس دەرنەچوو یا نەکرا ئەنجام ئەمە خۆی کێشەیەک دروست دەکات چکە دەبێت یەکێک لەوانە دەرچێت چکە ئەگەر بە زۆرینەی دوو لەسەر سێ دەرنەچێت لە جەولەی دووەم بە زۆرینەی سادە دەردەچێت بەڵام لە عێراق تا ئێستا مەسەن هەموو پرۆستەکان لە هەموو بوارەکان هاتووە بەو شێوەیە بۆ بێت تەوافق هیچ شتێک نەڕۆیشتووە بەبێت تەوافق لە نێوان لایەنە عێراقیەکان و لە لایەنە کوردیەکانیش بە تایبەتی ئەو پۆستە کە ینی بەپێی ئەو عرفە دەستوری لە عێراق پێیا بۆ بەشی کووردە ئیتر بۆیە یعنی کورد دەبێ بەڕاستی هەموو لایەنە سیاسەکان ئیتفاق بکەن لەسەر ئەوەی ڕێکەوتن بکەن تەوافق بکەن لەسەر چێ بێ بەسەر و کۆمار ئەگەر ئەمە نەکرێ لەوانەیە ئاستەنگ دروستکە هەم بۆ لایەنە کوردیەکان هەم بۆ باشە دکتۆر وەک هەڵکەوت پامنێری ئەمە لە بەغداوتی ئەگەر تا سبەی ینی هەڵبژاردن نەکرێت سەرۆک کۆمار هەڵ نەبژێردرێ عێراقەکەوێتەوە بۆ شایەکی دەستوریەوە و ئەگەرەکەوێتەوە بۆ شایەکی دەستوریەوە لێکەوتەکانی چییە بێ؟ ئێمە ئەگەر لە ماوەی مانجێکدا دەبێت یەکەم دانیشتنی پەرلەمانەوە سەرۆک کۆمار هەڵبژێردرێت سەرۆک کۆمار بۆەوە هەڵدەبژێرێکەوە سەرۆکی ینی کاندیدی گەورەترین کیت لیست تەکلیف کا بۆەوەی حکوومەت پێک بێنێ لە ماوەی 15 ڕۆژدا حکوومەت دروستکەین چونکە ئێستا ئێمە پەرلەمانێکی تازەمانەیە ئەنجومەنی شوێنەران حکوومەتێکی کاربەڕێکەرمانەیە سەرۆک کۆماریشمانەیە کە خولی پێشتر هەڵبژێردراوە متمانەی پێداوە لەلایەن خولی پێشترەوە هەڵبژێردراوە حکوومەتی کاربەڕێکەر ناتوانێت هەموو شتێک بکات دەسەڵاتی نییە تەنیا کاروباری ئیداری ڕۆژانە بەڕێ دەکات یعنی ئەگەر بەیانی پێویستی بەوە بێکە ئیتفاقێکی سیاسی یا قەرارێکی سیاسی بدا بۆی نییە ناتوانێت و ئەم پەرلەمانەش ناتوانێت لەم حکوومەتە بپرسێتەوە چکەم پەرلەمانە متمانەی پێنەداوە بۆیە ئێمە ئەگەر لە دوای نۆی مانگەوە پاش مانجێک سەرۆک کۆمار هەم نەبژێرین ڕاستە دەکەوینە فەراغێکی دەستوریە بەڵام وەکو گوتم ئەم فەراغە دەستوریە ئەگەر لایەنەکان دوای ئەو وەختە بگەنە ئیتیفاق لەسەر سەرۆک کۆمار و هەڵی بژێرن ئاساییە مەسەن زیاتریش بە بەڵام ئەگەر سەرۆک کۆمار هەڵ نەبژێرێ مانای ئەوە نییە وەکووتم قەراری محکەمەمان هەیە دەڵێ ئەم ماوانە ماوەی سقوود نییە ماوەی ڕێخستنە ماوەی تەنزیمیە کەواتە دوای ئەم ماوانەش دوای دەتوانرێت سەرۆک کۆمار هەڵبژێردرێ بەڵام بە بڕوای من یعنی
ئەمڕۆ کە کۆبوونەوە کە مۆعید بوو بکرێ نەکرا ئەگەر ڕۆژێکی تری هەفتەیەش تریش دە ڕۆژتر مۆعید دابنێن بۆ کۆبوونەوە بەو بارودۆخی کە ئەمڕۆ هەیە دیسان کۆبوونەوەکە ئەنجام نادرێت ئیلا دەبێ توافق بگەنە توافق. بەڵێ زۆر سپاس پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسای دەستوری و مامۆستای زانکۆی سلێمانی سپاسی ڕوونکردنەوەکانتەکەم.